لەبەردەمدا جۆرەکانی زەیتی زەیتونی زێر دەبینم. ئەکسترا ڤێرجن، ڕێڤێرا و پۆماس. ئایا جیاوازی لە بینی ئەمانەدا چییە؟ باسی دەکەیت؟ زەیتی زەیتونی زێڕی ئەکسترا ڤێرجن ڕاستەخۆ لە ڕێگای گوشینی میوەی زەیتونەوە بەرهەم دێنرێ. یعنی وەک شەربەتێکی سروشتی میوەکانی تر بیری لێ بکەنەوە. ئەو زەیتەی بە شێوەیەکی ڕاستەخۆ لە میوەی زەیتونەوە بەرهەم دێ کۆمەڵێک سوودی یەکجار زۆر و تامێکی زۆر بەلەزەتشی هەیە. تەنانەت دەکرێت نانیشی تێ بسویت و بیخۆیت. زۆر بەلەزەتە. با بڕینە سەر ئەوانەی دیکە. زەیتی زەیتونی ڕیڤێرای ئەم جۆرەیان لە ڕێگەی پوختەکردنی معجونی زەیتونەکەەوە بەرهەم دێ. ئێمە ئەم جۆرەیان لە خواردنەگەرمەکاندا بەکاردێنین. پۆماسیش لە ڕێگای وردە و توێکڵی زەیتونەوە بەرهەم دێ. ئەمیش بە تایبەتی لە سوورکردنەوەدا لە ڕێستۆرانت و خواردنگەکاندا بەکاردێت. تێگەشتم. ئەکسترا ڤێرجن لە خواردنە ساردەکاندا و ئەوانی دیکەش لە خواردنەگەرمەکاندا بەکاردێت. بەڵام بابەتێک هەیە مێشکمی سەرقاڵ کردووە. هەنێک لە زەیتی زەیتونەکان کاتێک دەکرێنە سەلاجە دەیبەستن. ئایا ئەمە نایابی زەیتەکە نیشان دەدات یاخود خراپی؟ بەستن و نەبەستنی زەیتەکە یاخود ڕەنگەکەی دەرخەری کوالێتیەکەی نین. بەڵکو باشی و خراپی زەیتی زەیتون بەسراوە بە جۆری زەیتونەکە و شوێنی گەشەکردنەکەی. هەندێکیان دەیبەستن و هەندێکیان نایبەستن. ناتوانین لەم ڕێگەیەوە بڵین ئەم زەیتە باشە یان خراپ. زەیتی زەیتونی زێر لەو زەیتونانی لە ناوچەی دەریای جەدا دەچێنرێن بەرهەم دەهێنرێن کە هەر لە مێژەوە ناوچەکە ناسراوە بە نیشتیمانی زەیتون. دەتوانین بڵین نایابترین جۆری زەیتونن لە جیهاندا. با منیش زانیاریەک زیاد بکەم. زەیتی زەیتون لە جیهاندا تەنها لە سەیاسی دانیشتوان دەستیان پێی دەگات. ئەمەندە بە سوود و گرنگە و لە سایەی زێڕەوە ئێمەش لەناو ئەو لە سەیاسەیە داین. بەڵێ خانمان، با دروشمەکەمان بڵین. زەیتی زەیتونی زێر سەرچاوە لەزەت و تەندروستی.